سەوزەکان و هاژەی کانیەکان ئەوان نەیانویست ئەو نیشتیمانە زیندووە ببێتە خۆڵەمێش. ڕێبەرە سەوزەکانمان بۆچی گیانیان بەخشی؟ پاڵنەرەکەیان چی بوو؟ پاڵنەری ئەوان فکرێکی ژینگەی قوڵ و ڕەسەن بوو. پاڵنەرەکەیان ئەو پەیوەندی ڕۆحێنە بچڕاوە بوو کە مرۆڤی کوردستانی بەم خاکەوە گرێداوە، پەیوەندیە کە بە پارە ناکردرێت و بە پۆست وەرناگیرێت. ئەوان لەو ڕاستێ تێگەیشتە بوون کە مردنی هەر درەختێک مردنی بەشێکە لە یادەوەری ئێمە و سووتانی هەر بستە خاکێک سووتانی لاپەڕەیەکە لە مێژووی بوونمان. ئەو ئاگرەی جەستەی شەید ئاری و شەید محەممەدی سووتان لە دوو سەرچاوە هەڵقوڵا بوو، پریشکی دەستێکی نابەرپرس و تێکدەر کە ڕێز لە پیرۆزی خاک ناگرێت لەگەڵ بای کەمتەرخەمی سیستەمێک کە بایەخدان بە ژینگە و ژیان لە فەلسەفەی حکومڕانیەکەیدا نەبوو و نابێت. گیانبەخشینی ئەوان ڕاگەیاندنی بەرزترین ئاستی بەرپرسیارەتی بوو لە بەرامبەر تێکدەر و کەمتەرخەمدا. لە کاتێکدا دەنگەکان لە شوێنی ترەوە دەبیستران، ئەوان لە ناو ئاگری گردا بە جەستەی خۆیان وانەی فیداکاری و خۆشەویستی خاکیان دەوتەوە. شەهیدبوونیان پرسێکی گەورەیە ڕوبەڕووی ویژدانی هەمومان دەبێتەوە. ئایا دەبێت نرخی پاراستنی ئەم خاکە هەمیشە خوێنی ڕۆڵە دڵسۆزەکانی بێت؟ ئەم کارەساتە پانتایی نێوان دوو جیهانی لێکجیای خستە ڕوو، جیهانێک کە لەسەر بنەمای خۆشەویستی و پەیوەندی ڕۆحی و بە خاک و سروشتەوە دامەزراوە و عەقڵێتێک کە سروش تەنها وەک کاڵا و سەرچاوەیەکی بێگیان بۆ بەکارهێنان دەبینێت. خوێنی شەید ئاری و شەید محەممەد ئەو ڕەنگە سوورەیە کە ئەم جیاوازیە قوڵەی پێ ئاشکرا بوو. ئەوان بە مەرگی خۆیان ژیانیان بە ویژدانی ئێمە بەخشیەوە. ئێمە داوا لە بنەماڵە سەربەرزەکانیان و تەواوی گەلی کوردستان دەکەین کە خەمەکانیان بکەنە هێزێک بۆ خاوەندارێتی لە پەیامەکەیان. ڕێزگرتن لە گیانی ئەوان بە گریان و ماتەم نییە، بەڵکو بە هەڵگیرساندنی شۆڕشێکی ژینگەیی ئارام و هۆشیارانەیە، شۆڕشێک کە لە ناخی هەر یەکەمانەوە دەست پێ دەکات. با لە بری فرمێسک نەمامێک لە یادیان نابچێنین، با هەرێکێکمان ببینە پارێزەری ژینگە و چاودێرێک بەسەر ئەم خاکەوە، با پەیامی شەهیدەکانمان بکەینە چرای ڕێگامان بۆ پاراستنی هەناسەی کوردستان بۆ نەوەکانی داهاتوو. ڕۆحیان ئاوێزانی هەناسەی درەختە بەڕوەکان و هاژەی کانیەکان بێت. بەڕێزان، ئەمڕۆ ئێمە لێرە 5 نەمامان لێرە داناوە. لە فترەکانی ڕابردوو کە لە ماوەی بانگێکە کوردستانی گەورە 5 بیری سەوز 5 ڕێبەری سەوزی لەدەستدا لە ناو ئاگرەکانە. سیان لەوانە لە شەهیدانی ڕۆژهەڵاتی کوردستان بوون لە ئاگرەکەی ئاوێر لە سنە کە هەر یەکێک لەم نەمامانە بە ناوی ئەو شەهیدانەوەیە و دوو نەمامی دیکەشیان بە ناوی شەهید ئاری موختار و شەهید کاک محەممەدەوەیە. بەڕێزان، ئەزانن کە ئێستا کاتی چاندنی نەمام نییە، لەبەرەوە ئێمە نامانەوە وەکو نمایشێکی لێبێت تەنها نەمامەکە بچێنین و بەڵام نەمامەکە سەوز نەبێت، چونکە هەر یەکێک لەم نەمامانە وەکو هەر یەکێک لەو شەهیدانەیە ئێمە تەماشایان نەکەین و لەم ڕۆژەوە ئێمە پەیمان ئەدەین کاتێککە هەر نەمامێک بچێنین وەکو یەکێک لەم شەهیدانەیە ئێمە تەماشایان بکەین و ناوی ئەو شەهیدانیان لێ بنین. لەبەرەوە لەلایەن هاوڕێیانمانەوە هەر یەکێک لەم نەمامانە وەکو ئامانەتێک پێشکەش بە بنەماڵە بەڕێزەکان ئەکرێت بۆی وەک لایەن بێت وەکو ئامانەتێک و لە کاتی وەرزی چاندنە بتوانن لەسەر گۆڕی کاکە ئاری لێرە یان لە هەر شوێنێکی دیکە ئەم وڵات و کوردستانە بێ بتوانن بیچێنن. فەرموو.